سڵاوم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە هیوادارین کە لە هەر کوێیەکان ساغ و سڵامەت بن. لەم بەشە لە بەرنامەکەماندا چاوگێڕانێکمان بەسەر بنەماکانی ئیستراتیژی حیزبی کۆمونیستی ئێراندا دەبێت بە بۆنەی ساڵیادی دامەزراندنی حیزب. بەشی یەکەمی ئەم بابەتە لێرەدا ئاوا دەست پێ دەکات. حیزبی کۆمونیستی ئێران خاوەن چەندین بەڵگەنامەی بنچینەیە کە لە قۆناغی جۆراوجۆری هەڵسوڕانی حیزبیدا ئامادەکراون. ئەم بەڵگانە ناسێنەری هۆویەت، ئامانج، پێگەی سیاسی و خەت و ڕێبازی خەباتکارانەیە. ئەم بەڵگانە پشتیان بە جیهانبینی زانستیمان، ماتریالیزمی دیالکتیک و ماتریالیزمی مێژووی و ئەزمونە مێژوویەکانی بزوتنەوەی کرێکاری و کۆمونیستی جیهان بەستووە. بەیانیەی حیزبی کۆمونیستی ئێران، بەرنامەی حیزبی کۆمونیستی ئێران، ئەساسنامەی حیزبی کۆمونیستی ئێران و ئیستراتیژی حیزبی کۆمونیستی ئێران لە زمرەی ئەو بەڵگەنامانە. ئەم بەڵگانە بە باسە تێئۆریەکانی مارکس پەژەستورن وە خاوەنی ڕاستی و حەقانیەتی زانستین و بەهۆی ئەم پاڵپشتیە زانستیەوە لە ڕاستای بەرەو کاملبووندا. بەرنامەی حیزبی کۆمونیست گەڵاڵەی ئەو کردار و داخوازیانەیە کە بنەمای ڕاستەقینە و زانستیان هەیە و پێداویستی بە کرداری بوونی هەر لەو کۆمەلگای ئەمڕۆدا فراهمە. بەرنامەکە لە عینی حاڵدا ئامرازێکە کە لە ڕێگای ئەوەوە کۆمونیستەکان ئامانجەکانیان بە کۆمەلگا دەناسێنن. بەڵام ئیستراتیژی حیزبی کۆمونیستی ئێران چەبایەتکردنەکانمان لە گشت قۆناغەکاندا دیاری دەکات. بە هەمان ڕادە کە بەرنامەکەمان واقعبینانە و زانستیە، ئیستراتیژیشمان بە هەمان ئەندازە بە دوور لە خەیاڵ پەردازی و کرداریە و دەتوانێت ئیمکانی سەرکەوتنی چینی کرێکار بەڕوونی نیشان بدات. ئێستا بە حکمی بارودۆخی عینی خەباتکارانی چینایەتی و کامڵتربوونی چەپی ئێران چەمکی بەرنامەی تا ئاستێکی زۆر وەک دەستکەوتێک لە ئاستی بزوتنەوەی چەپی ئێراندا چەسپاوە و کەم و زۆر دەرکێکی هاوبەش لێیانبوونی هەیە. بەم هۆیەوە لێک ترازانانەکانی ئەم ساڵانەی دوایی لە نێو هێزە سیاسیە چەپەکانی ئێراندا هیچ کامیان لەسەر جیاوازی بەرنامەی نەبووە. لەمڕۆوە ئەمڕۆ لە ڕاستیدا ئیستراتیژی ئەو ئاڵقە سەرەکیە کە جیابوونەوەکان ویان ئێتلاف و نزیکایەتیەکانی دەکرێت لەسەری ڕوون بکرێتەوە. ئیستراتیژی حیزبی کۆمونیستی ئێران پێ بەپێی خەباتی چینی کرێکار و لەگەڵ ئەو خەباتەدا دەتوانێت بەرەو پێش بچێت. چینی کرێکار بۆ باشتربوونی بارودۆخی کار و ژیانی بە شێوەی سروشتی خەبات دەکات. لە ئاکامی ئەم خەباتەدا گەلێک پاشەکشە بەسەر دوژمندا دەسەپێ. بارودۆخی ژیانی باشتر دەبێت. باشتربوونی بارودۆخی ژیانی ئەو دەرفەتەی ئەداتێ ئاور لە بابەتی تریش بداتەوە لەگەڵ ڕووناکبیرانی کۆمونیست و شۆڕشگێر پەیوەندی دەبەستێ. ئاسۆی بەردەمی کراوەتر دەبێت. پێگەی خۆی وەک چینێک هەست پێ دەکات. دەچێتە نێو گۆڕەپانی خەباتی سیاسیەوە. بە خەباتی خۆی ئازادیە دموکراتیکەکان و مافی گشتیتر بەسەر دژمندا دەسەپێنێ. دەستەبەرکردنی ئازادیە دموکراتیکەکان دەرفەتی سازمانیابی و ڕێکخراوبوونی ئەداتێ. ڕێگای یاساییەکان بۆ گۆڕینی مناسباتی ئێستا بەڕووی خۆیدا داخراو دەبینێ. حیزبی سیاسی کۆمونیستی خۆی دروست دەکات ویان بە حیزبی سیاسی کۆمونیستی مەوجودەوە پەیوەستە بێت. بۆی دەردەکەوێت کە ئەو لە بنەڕەتدا بەهۆی بێبەشبوونی لە مالەکیەتی بەسەر ئامرازی بەرهەمهێناندایە کە بۆتە کۆیلەی سەرمایە. لەمڕۆوە بۆ ڕزگار بوون لەم کۆیلەتیە ڕادەپەڕێت و شۆڕش بەرپا دەکات. بە شۆڕشی خۆی ماشینی دەوڵەتی بورژوازی تێک دەشکێنێ. قانونی ئەساسی خۆی بە پەسەندی کۆمەلگا دەگەیەنێ. دەوڵەتی خۆی پێک دێنێت. بەرهەمهێنان بۆ دابینکردنی پێداویستیەکانی کۆمەلگا دەکاتە جێگرەوەی بەرهەمهێنان بۆ سود و قازانج. ئەم پرۆسەیە هەروە درێژەی دەبێت تا دەستەبەربوونی یەکسانی ورفا. ئەم دوانەش بە گۆڕینی هەنگاو بە هەنگاو بەرەبەرە لەگەڵ پرۆژەی گەشەپێدانی ئابووری و بەرهەمهێنانی زۆر و لە ئاکامدا گۆڕینی فەرهەنگ و ئەخلاقیاتی کۆمەلگا بەکردەوە دەردێنێ و دواتر بە قۆناغی بە کۆتاییهێنانی یەکجارەکی بە نظامی چینایەتی و دامەزراندنی کۆمەلگای کۆمونیستی بوونی دەوڵەتیش پێویستی نامێنێ و پرۆسەی لە نێو چوونیشی بە ئاکام دەگات. وەک دەبینین ئەمە پرۆسەیەکی بێڕاوەستان و بەیەکەوە گرێدراوە.
لە درێژەی ئەم پرۆسەیەدا ڕەنگە هێندێک شکست و پاشەکشەش ڕوو بدات ڕاوەستانی کورتماوە بسەپێندرێت بەڵام ئاراستەی سەرەکی حرەکەتەکە ناگۆڕێت. حەزکردن بەم پەیوەستیەیە وە گرێدراوەیە یەکێک لە پێداویستیەکانی دیاریکردنی استراتیژیەکی سەرکەوتووە. هەر کۆمەلگایەک لە قۆناغێکدا بیەوێ و نەیهەوێ دەکەوێتە بەر ئاڵوگۆڕی کۆمەڵێک ڕووداوی گرنگ. ئەو ئاڵوگۆڕە ڕووداوانە ڕەنگە ڕەخسانی بارودۆخێکی شۆڕشگێڕانە، داگیرکاریەکی نظامی لەلایەن هێزی دەرەکیەوە، ڕوودانی شەڕوەیان تەنانەت کارەساتێکی سروشتی بێت. حیزبی سیاسی کە لەم جۆرە ئانوساتە هەستیارەی حیاتی کۆمەلگادا لە خاڵی وەرچەرخانی سیاسی و کۆمەڵایەتی بتوانێت بە ئیستراتیژی دروست و بەکردداری وشیارانە ڕێکخرا و لە کاتی خۆیدا کۆمەلگا بەرەو ئاراستەی دروست هدایەت بکات یان تەنانەت دەورێکی ئەرێنی بەرچاوی لەوەها قۆناغێکدا هەبێت بە خێرایی کۆمەڵایەتی و جەماوەری دەبێتەوە. بە پێچەوانە ئەگەر بێت و لەوەها دەورەیەکدا ئەم دەرفەتانە لەدەست بدات بە ساڵانێک کاری ڕوتین ناتوانێت قەرەوەی بکاتەوە دەرفەتە مێژوویەکە لەدەستدات. هەرو جۆرەی کە سیاسەتە ڕاستەکان لەم قۆناغەدا دەور و نەخشی چارە نووسازیان هەیە، سیاسەتە ناڕاستەکانیش دەتوانن حیزبەکان بەرەو دواوە بگەڕێنەوە. ئەساساً کۆمەڵایەتی بوونەوەی حیزبێک بەرهەمی گرێدراوبوونی لەگەڵ بزوتنەوە پێشڕەوە کۆمەڵایەتیەکان و گێڕانی دەور و نەخشێکی ئەرێنیە لەوەها دەورانێکدا. شۆڕشی کۆمەڵایەتی پرۆسەیەکە کە بە شێوەی ئارام و بەرەبەرە دەکەوێتە ڕێ لە مەسیری ڕووبەرە و پێش و پڕهەوراز و نشێویدا دەبێتە هۆی ئاڵوگۆڕی ئابووری و سیاسی لە کۆمەلگادا. ئەم پرۆسەیە لە خاڵێکدا دەگاتە لووتکەی خۆی واتە دەگاتە دەورەی شۆڕشگێڕانە. سیستمی حقوقی مەوجود تێکەوە دەپێچێ. پەیوەندی مالکیانەی بەرهەمهێنان لە کۆمەلگادا بە شێوەی کەیفی و چۆنایەتی دەگۆڕێت و نظامێکی کۆمەڵایەتی نوێ دەکاتە جێگرەوەی. لەم پرۆسەیەدا هەم شاهدی ئاڵوگۆڕی سیاسی و هەم ئاڵوگۆڕی ئابووری لە کۆمەلگادا دەبین. چەندایەتیەکان لەسەر یەکەڵەکە دەبن و تا کاتێک کە قاوغەکەیان دەتۆرێنن و لەو قۆناغێکدا کەیفیەت واتە چۆنایەتیەکی نوێ بەدیدێنن. ئەم بازدانە کۆمەڵایەتیە واتە بوونی کەمیەت بە کەیفیەت ڕووداوێکی شۆڕشیێڕانەیە. پرۆسەی شکڵگرتنی شۆڕشی کۆمەڵایەتی بەرهەمی گەشەی دوو بەشی لێکجیانەکراوەی ئابووری و سیاسیەکە یەکێکیان بارودۆخی بە ئاکام گەیشتنی ئەوی تر فراهم دەکات. لایەنی سیاسی شۆڕش کەشمەکەشێکی سیاسیە کە بۆ ئەوەی تەکلیفی نەبوونی هاوسانی دەسەڵاتی ئابووری لەگەڵ دەسەڵاتی سیاسی یەکلای بکاتەوە. لایەنی ئابووری شۆڕش لە ئاکامی کامڵبوونی بەرەبەرە و لە ناخی کۆمەڵێک لە ئاڵوگۆڕی ڕوو بە پێشەوە ڕوادات. ئاڵوگۆڕی بە شوێنەیە و تەدریجی واتە ڕفۆرم و ئاڵوگۆڕی بە خێرایی و کتوپڕ واتە شۆڕش. لێکتێن نەدراون و لە پەیوەندیەکی دیالکتیکیدان لەگەڵ یەکتردا. شۆڕش لە کۆمەلگایەکدا لە ناخی ئاڵوگۆڕە بە شوێنەیەکانەوە ڕوو ئەدات و دوای سەرکەوتنی شۆڕش سەر لە نوێ ڕێگای ئاڵوگۆڕی بە شوێنەیی دەگرێتەوە بەر. لەم مەسیرەدا ڕفۆرمە ئابوووریەکان زۆر جار ڕفۆرمی سیاسیان بە شوێندادێت. دەتوانێت سیستمی حقوقی سەردەم بە فەرمانێک بگۆڕێت بەڵام گەیشتن بە فراوانی وەرفا هەرچەند ڕەوتەکەی خێراش بێت بتەوێ نەتەوێ ئاڵوگۆڕێکی بە شوێنەی دەبێت. بەم جۆرە دەبینین کە ئێمە لەگەڵ یەک دوو جەمسەری نێوان شۆڕش و ڕفۆرمدا بەرەو ڕوونین. شۆڕشی کۆمەڵایەتی بەبێ ڕفۆرم ڕوونادات و شۆڕش دوای ئەوەی کە تەکلیفی ناکۆکیە کۆنەکانی یەکلایی کردەوە خۆی ڕێگای ئاڵوگۆڕی بە شوێنەیی دەگرێتە بەر. کۆمونیستە شۆڕشگێڕەکان تەنانەت ئەگەر کاتێک کە شۆڕشیش لە ئارادانە بێت ئەوان لە عینی شۆڕشگێڕبووندا تێکۆشەرانی شێلگیری ئەنجامدانی ڕفۆرمن لە بوارە ئابووری سیاسی و فەرهەنگیەکانی کۆمەلگادا. واژەکانی ڕفۆرم و شۆڕش بۆ دەربڕینی هەر مەبەستێک بەکارهێنرێن بە جێگای خۆی بەڵام بۆ دەرکی کۆمەڵناسانە و زانستی لە چەمک و مەفاهیمی شۆڕش و ڕفۆرم لە باسی استراتیژیدا پێویستە لە بەکارهێنانی باوی ئەوان دوورکەوینەوە. بۆ نمونە ئاڵوگۆڕ لە سیستمە حکوومەتیەکان لە ئوروپای ڕۆژهەڵات دوای لێک هەڵوەشانی یەکێتی سۆڤیەت ناویان لێنرا شۆڕشە نارنجیەکان. محەممەد ڕەزاشا ڕفۆرمەکانی بە شۆڕش نامبرد. کۆماری ئیسلامی ڕەوتی بەدەسەڵات گەیشتنی خۆی ناوە شۆڕشی ئیسلامی. دەرکردنی داگیرکەرانی دەرەکی لە وڵاتێک و دەستەبەرکردنی سربەخۆیی مەعمولەن ناودەندرێت شۆڕش. ڕوخاندی دیکتاتۆرەکان لە وڵاتانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست و باکووری ئەفریقا لە ڕووداوەکانی ناسرااو بە بەهاری عەرەبیدا وەک شۆڕش ناویان براوە.
هەندێک جار کۆنەپەرستانەترین ئاڵوگۆڕەکان لە کۆمەڵگایەدا ناو دەنێن شۆڕش. سەبارەت بە ڕێفۆرمیش ئەم داستانە تکرار دەبێتەوە. وەک نمونە هەندێک جار ڕازاندنەوەی ڕەواڵەتی ڕژیمی ئیسلامی ناو دەنێن ڕێفۆرم. جاری وا هەیە مانۆڕێکی سیاسی و پاشەکشەیەکی تاکتیکی ڕژیمەکان بە ڕێفۆرم ناو دەبرێت. بەبێ ئەمەل و کردارمانەوە تا گەشەی ناکۆکیەکانی نێوخۆی کۆمەڵگای سەرمایه‌داری خۆی لە خۆیەوە ڕۆژێک ئەم نیزامە لە ناخەوە لێکەڵوەشێ لە ئیستراتیژی ئێمەدا جێگای نییە. حرەکەتی مێژوو لە نظامی سەرمایه‌داریدا بەرهەمی دوو ئاڵوگۆڕی کۆمەڵایەتیە: کامەڵبوونی هێزە بەرهەمهێنەرەکان و خەباتی چینەتی. گەشەی ئەو دوو هێزەیە کە ئاراستە و سەمت و سووی کامەڵبوونی کۆمەلگای بەشەری دیاری دەکات. ئەوەی کە لە باسی استراتیژیدا گرنگە جەختکردنەوەی لەسەر ئەو خاڵە کە هێزی چالاکی ئینسانەکان لە ناخی خەباتی چینەتیدا فاکتۆرێکی گرنگی دیاریکردنی چارەنووسی کۆمەڵگایە. تەواوی مێژووی شۆڕشەکان، مانگرتن و ناڕزایەتیە گەورەکان لە سەدەی 19 و 20دا نیشانی ئەدات کە نیزامی سەرمایه‌داری لەگەڵەوەدا کە مەسیری سروشتی و ڕووبە گەشەی ئابووری خۆی پێواوە لە هەمان حاڵدا لە ژێر گوشاری بزوتنەوە کۆمەڵایەتیەکاندا ملی بۆ هەندێک پاشەکشەی دیاری کراوداوە. ئەم گوشارانە بە نۆبەی خۆیان بەشێک لە پرۆسەی ئاڵوگۆڕی کۆمەڵایەتی بوون. لە ماف و داخوازیەکانی کرێکاریەوە گرتوویەتی تا مافی دەنگدانی ژنان تا پەسەندکرانی کۆمەڵێک یاسا لە بواری پاراستنی ژینگە و هیتردا. کەمتر پاشەکشە و ڕفۆرمێک لەم سیستمەدا دەتوانێت بیبینێت کە پەیوەندی بە خەباتێکی کۆمەڵایەتی دیاریکراوە نەبوو بێت و سەرنجامیش بەدەستی ئەم هێزە چالاکەیەکە ئەم سیستمە تێک دەشکێت. بەڵێ ئازیزان، ئەوەی کە ئێستا پێشکەشتان کرا بەشی یەکەمی چاوگێڕانێک بەسەر بنەماکانی استراتیژی حیزبی کۆمونیستی ئێراندا بوو کە بە بۆنەی ساڵیادی دامەزراندنی حزب پێشکەش بێەوەی خۆشەویستکرا. هیوادارین کە جێگەی سوود و ڕەزامەندی ئەوەی خۆشەویستیش بێت. تا بەگەشتنەوەیکی تر، کاتێکی خۆش.